لە پێناوی پەرەپێدانی سامانی ماسی لە هەرێمی کوردستاندا 120,000 لە پەماسیمان خستە ناو دەریاچەی دەربەندی ڕانیە. دیارە ئەمە وەکو ئەرکی سەرشانی خۆمانە، بەڵام لە ڕاستیدا سامانی ماسیەکە لە سامانە هەرە گرنگەکان کە دەکرێت بڵێم لە ئێستادا خواستی خەڵک لەسەر بەکارهێنانی گۆشتی ماسی زۆر زیاتر بووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو و ئەوەی کە سیاسەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە پەرەپێدانی ئەم کەرتەیە بە شێوازێک کە وەکو بڵێن سەرچاوەیەکی گۆشتی تەندروست و سروشتی کە خەڵک بتوانێت بەکاری بهێنێ، ئەوەی کەمای خۆشحاڵیە ئێستا دەکرێت بڵێن سامانی ماسی لە هەرێمی کوردستان بە ڕێژەی 160 بازاڕەکانی ناوخۆی خۆمان پڕ دەکاتەوە، ئەوەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێ و باقیەکەی دیکانە لە دەرەوە هاوردە دەکرێت بۆ ئەوەی کە بتوانین ئیکتیفای بازاڕەکانی پێ بکەین. بەڵام ئامانجی ئێمە پەرەپێدانە و لە هەمان کاتیشدا زیادکردنی ڕێژەی بەرهەمهێنانی ماسیە لە هەرێمی کوردستان و لە ئێستادا بیرمان لەوە کردوتەوە کە لە بواری وەبەرهێنانیشدا پیشەسازی لە قوتونانی ماسیش لە هەرێمی کوردستاندا بکەینە پیشەسازیەکی ئەساسی بۆ ئەو مەبەستەش لەگەڵ چەندین کەسایەتی خەبیر و شارەزا لە وڵاتانی ئیقلیمی و لە ئاستی نێودەوڵەتیش قسەمان کردووە بۆ ئەوەی کە بتوانین سامانی ماسی پەرەپێ بدەین و جگەلەوەش بتوانین لەسەر ئاستی نەک ناوخۆی بەتەنها عێراق و هەرێمی کوردستان بەڵکو لە ئاستی دەرەوەش تەنانەت ئەگەر لە ئیکتیفای بازاڕی خۆمان زیاد بێ هەناردەی بکەین، چکە خۆتان دەزانن ماسی یەکێکە لەو خۆراکانەی کە هەم لە ڕووی تەندروستیەوە تەندروستی بۆ تەندروستی مرۆڤ زۆر گرنگە و هەم خواستی بازاڕی دەرەچیش لەسەری زۆرە.